بەرەو وەرزی هاوین و گەرما ڕۆین و ڕۆژانە دەبینین لەسەر شەقام و شوێنە گشتیەکان چەندین ئۆتۆمبیل گردەگرن و دەسووتێن. بەرگری شارستانی دەڵێت بۆ کەمکردنەوەی زیانەکان و ڕێگریکردن لە تەشەنەسەندنی ئاگرەکان پێویستە هەموو شۆفێرێک ئاگرکوژێنەوە لە ناو ئۆتۆمبیلەکەیە هەبێت. شارەزایانی بواری میکانیکیش دەڵێن هۆکاری سەرەکی و ئەو هەموو سوتانی ئۆتۆمبیلە نزمی کوالێتی بنزینە لە کوردستان. لەگەڵمان بن لەگەڵ شارەزایەکی بواری ئۆتۆمبیل زانیاریتان پێ ئەدەین لەسەر ئەوەی پێویستە شۆفێر چی بکات بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکەی دوور بێت لە سوتان. شۆفێران پێویستە چی بکەن بۆ ئەوەی سارەکانیان ئۆتۆمبیلەکانیان دوور بێت لەوەی کە گڕ بگرێت و بسووتێ. بەری بەخێر بێن بە خێراتنی کەنالی 960 دەکەین بەخێر بێن سەر چاو من سەیدامە لە سناعی سۆرانم. من چەند ساڵ لەو سنایشەکەم گرگرتنی ئاگری سیارم زۆر هات دەکنێ. یەکێک لەو خاڵانە کە تەرهیماتی کارەبایاتی سیارەیە کە وارمە ئیشدا سیاری دەکاتن تەرهیماتی بەسقەتی لۆبکەوە سیارە ئاگری دەگری توش شۆرتەبی ئاگری دەگری. دوو لە بلازکتۆرەکان سیارە زۆرمان دێنەکرێت لە بلازکتۆرەکان ئاگریەگرن بخۆی گلۆپی بلازکتۆری 30 واتە 35 واتەوان 100 واتی تێدەخن پشت بلازکتۆر عاتن پشتەوەی باغیە 100 واتی تێبخی بەو دەگە پێکردنی گەرم دەبی دەیسوستینی دەبیتە هۆی گرگرتن بەرێ شتەکان دایم لەسەر بیلادی ئیشەکان بکرێن زۆر باشە. دومیش گرگرتنیمان هەیە لە بنزین کوالەتی بنزینمان زۆر خراپە سمادەی سارکەرەوەی تێدا نییە. شوفێری بەڕێزەکە بتوانانی ئەگەر عەزی لێ ینی خۆی بپارێزی لە ئاگر دەبی چەند ڕێنماییەکێ دەبی جێبەجێ بکە. یەکەمیان ئەوەیە دەبی لە وەرزی هاوین مانجی جارێک فاسەی فیتمەکەی خۆ بکە فیشەی سەر فیتمەکەی فیشەی سەر فیتمەکەی عیبارەتە لەوەی کە ناوی قاوەی بۆ عیبارەتە لەوەی کە ئەو فیتمەمە گەرم دەبی شۆت تێدا دەبی بیگۆڕی. ئەوە زۆر مهمە. دوو بنزینی فول نەکەن احتمالی ئەو سیارانە بە زۆری بەوا بۆ شتیان زۆر ڤاکۆمی تانکی هەوایان زۆر مەزبوط نیە تێک چووینە دەبی چاویان لێوی. دووش ئەو سیارانی کە ئەمریکینە پێشەوێن لێدرانیە پێشیان هەموو باغیە ینی ئەو بۆڕیانی لاستەکەەکانی هەموو باغەنەوەی سیاری قەدیم نییە هەمووان ئاستن بن بۆڕی بن هەمووی بە باغی چاکران کە گەرم بوو کە دامیەکە ئەو بۆڕیانە دەشکێن سز دەبن دەبی هەر هەمویان مەزبوط بکەن دەبی زۆر ئاگادار بن. لۆ فولکردنی بنزین نابی فولکەن برای خۆ برێم حەریق زۆر پێویستە دەبی زۆر هەشار بن. لە کاتی بوونی ئاگر کە شۆفێر بینی ئاگر لە سیارەکە هەیە چی پێویستە بیکات بۆی زیانەکانی کەمتر بکاتەوە؟ وڵی شۆفێری فەقیر کە سیارەکە گرت دەگری یەکسەر پڕدەتە پاتری شەکی باشە خراپ نییە بەڵام بە پاتی ناکوژێتەوە ئەو دەبی زۆر احتیمال لەسەر عەریقی بکە حەریق خۆ پاراستنی خۆ حەریق زۆر